تو تەماشای ئەم تلیاکە بکە، خەڵک فێ مخدەر خەڵک خواردویانە سەی چۆن سەرخۆشی کردوون. تۆ سەیرەم تلیاکە بکەن. خەڵک هەر باسی تلیاکەکەکەن کە کابرا لەسەر جادە کەوتووە، باسی ئەو تلیاکە ئەکەن کە کابرا ئەگەر نەیخوا ناتوانێ دەی فەرم و مرۆڤەیە مۆبایلەکەی لێ وەرگرە سوێن بە ئەڵڵا وەکو تلیا خۆرێک حاڵی نامێنێ، تەحەمولی نامێنێ. بە کەسێ بڵێ دوو ڕۆژ تیکتۆک بەکارمێنە، بەکە بەس با خەتی ماڵ ببڕێ و نەزانێ بۆ خەتی نییە، بەس بزان چی لێ دێ، بزان وەکو شێتی لێ نایە. ئەمە جۆرێکە لە نەخۆشی لە ڕووی دەروونناسیەوە، لە ڕووی زانستیەوە. ئەمە نەخۆشیە، نەخۆشی تەصنیفەکرێت بە نەخۆشی. کاکە نەخۆشی هەنەوە نییە کلێت ژانکە و گورچی لە ژانکە. نەخۆشی جۆری زۆرە، جۆرێک نەخۆشی دەرونی پێڵێن. ئەمە نەخۆشی دەرونیە. بەشێکی زۆری خەڵک نەخۆشی دەرونیانەیە، تووشی نەخۆشی دەرونی هاتوون. پێویستە زەوابتان هەبێ بە پەیڕە و بە ڕێسای خۆی، بە یاسای خۆی، بە کاتی دیاریکراو مۆبایل بەدەستانەوە بێ، مۆبایل بەکاربێنن. ناکرێ 24 سەعات. و یەکێک لەو ڕێگایانە ئەتوانی مناڵی پێزە بکەی مۆبایل بە پاداشت و سزا بەدەست مناڵەوە بدەی. ئەبێ واجبەکانی قوتابخانەت بە ڕێکوپێکی بنووسی، ئەو سا 2 سەعات سەعاتی دەمە دەستۆ. هەم مۆبایلی دادەست مناڵەکەتەوە، هەم ئیشی قوتابخانەکەی خۆشی تەرتیب کرد. فڵان ئاەت لە مزگەوتێکە بۆن لە دەورەیەکە بەشداری کردووە، ئاەتێکی پێدراوە، حەدیثێکی پێدراوە، شتێکی پێدراوە لەبەری بکە کە لەبەرت کرد تەواو بووی و دەی بۆمی ئەخوێنی، ئەوسا مۆبایلەکە سەعاتێ 2 سەعات دەمە دەستەوە.